سڵاو بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتا دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. 2 ساڵ بەر لە ئێستا و لە 25 ئەلولی 2017 بە تێکڕای لایەنە سیاسەکان و بە ڕابەرایەتی سەرۆکی هەرێمی کوردستانی ئەو کات و لە ژێر بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بڕیاری گشتپرسی لە هەرێمی کوردستان درا. بەمەش هاوڵاتیانی کوردستان لە تەواوی دنیا لە کردنەڤاڵێکی جەماوریدا توانیان دەنگ بە سەربەخۆیی بدن کە بەپێی ڕێژەی لە سەدانەوە دووسێ بوو. لە دوای تێپەڕبوونی ئەم مێژووە گشتپرسی چۆن دروست بوو، بۆچی ئەم بڕیارە درا و دواتر گرنگترین و دەستکەوتانی کە لە بواری گشتپرسی بۆ ئێمە ماوەتەوە چییە؟ من هەموو ئەمانە و چەند بابەتێکی دیکە دەکەم ماتەوەرێک بۆ گفتوگۆکردن و وەڵام لە میوانەکەم بەڕێز محەممەد شێخ سەدیق چاودێری سیاسی وەردەگرم. کاک شێخ بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە پامی خۆت بزانم و دواتریش پێم بڵیت دوای 2 ساڵ لە تێپەڕبوونی ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان لە بنەڕەتدا ئەم بڕیارە چۆن درایانی بیرۆکەی دروستبوونی ڕێفراندۆم بەرمەبنای چی بوو؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا لەم یادە پیرۆزەدا پیرۆزبایی لە جەنابی سەرۆک بارزانی و سەرجەم سەرکردایەتی سیاسی کورد ئەوانەی کە پشتگیریان لە پرۆسی ڕێفراندۆم کردووە لە هەموو ڕێفراندۆم چیەکان بە خۆشمانەوە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم ئومێدی ئەوواکەین ئەم ئەنجامە گەورە و گرنگە داهاتوویکی نزیکە بە ئامانجەکانی خۆی بگات. دیارە ڕێفراندۆم لە هۆکاری دروستبوونی ئەو بیرۆکەیە و دیاریکردنی ئەو کاتە بۆ ئەنجامدانی پرۆسی ڕێفراندۆم لە مێژوویەکی دوور و درێژی خەبات و ماندووبوونی میلەتی کوردەوە سەرچاوی گرتووە. بە درێژایی مێژوو لە هەموو دەسەڵاتەیەک لە دوایەکانی عێراقی دروستکراوە کە کورد لەم پارچەیە بڵێن بەشێکی دابشکرا بوو کە بەر عێراق کەوتو بوو بە پێویستی خۆی خەباتی کردووە لە بزوتنەوە و شۆڕش و ڕاپەڕینەکانە هەوڵی ئەوەی یاوە کە سەربەخۆیی بەدەست بێنێ بۆ خۆی. دوجار لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990ەوە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو هەرسێ پارێزگاکە ئازاد کرا و دواتریش لە کشانەوەی بڵێن ئیدارەی ناوچەکەیە لەلایەن ڕژێمی بەعسەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دروست بوو. بەردەوام ئیدارەی هەرێمی کوردستان کەوتە کارکردن و سەرپێی خۆی و تا ڕادەیەکی باش توانیتی جێپەی خۆی بکاتەوە. ئەم دروستبوونە بوو بە ڕوئایەکی جوان لەلایەن وڵاتانی دەرەوە و لەلایەن چاودێرانەوە کاری لەسەرکرا. دوجار لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لەژێر چاودێری ئەمریکا و هاوپەیمانەکانیدا جارێکی تر کورد لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو کاتێ عێراقا کە لە عێراقامانەوە هاتنەوە ناو عێراق دەوڵەتی عێراقیان جارێکی تر دروست کردوانێ بە هێزی سەربازیەکەشەوە. ئەم هێزە وا بڕیار بوو لە نووسینەوەی دەستورا وا تەسبیت کرا کە ئێمە هاوبەشی سەرەکی وڵاتی عێراق بین و لە هەموو سێکتەرەکانە لە هەموو لایەنەکانیەوە لە ڕووی سیاسی و سەربازی و کارگێڕێەوە ئێمە بەشێکی سەرەکی بین لەم وڵاتەیە. هەر لە دەستوری عێراقیە لە چوارچەوەی مادەی 140 ئەوە تەسبیت کرا کە ئێمە ئەو ناوچانەی کە بە ناوچی کێشە لەسەر لەویان ناوبراوە و ئێمە پێیانڵێن ناوچە ئیدارەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستان ئەم ناوچانە ئاسایی بکرێنەوانێ لە مودەیەکی دیاریکراودا کە سەقفێکی بۆ دیاریکرا بوو بەڵام ئەو سەقفە تێپەڕی ناوچەکان بە تەواوەتی ئاسایی نەکرایەوە هەندێک هەنگاوی سەرەتایی نەبێ دواتر مادەکە پەکخرا و ڕێگە نەدرا بەوەی کە بە تەواوەتی ئاسایی بکرێتەوەوانێ و ئەو عەرەبە هاوردەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان وە کوردی دەرکرا بگەڕێتەوە شوێنی سەرەکی خۆی کە شوێنی باو باپیرانەتی و لەوێ لە ڕاپرسیەکە ئەوان بڕیار لە ویست و ئارەزوی خۆیان من کە ئەیانەوێ لەگەڵ عێراقا بژینیان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. کاتێککە ئەم هەنگاوە جێبەجێ نەکراوە لە دوجاردا بە هاتنی یان بەڵێن بە هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش کە دروست بووە هێرشی کردە سەر عێراق و لە ماوەیەکی زۆر کورتە توانیتیان پارێزگای مووسڵ بە و گەورێتی و ئەو هەمی هێزەی عێراقی تەسلیمیان ببێ و چەک و تەقەمەنیشی زۆر کەوتە دەستیان و لە دوای ئەوەش هێرشیان کرد بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان ڕەتیاندانەوە لە ماوەیەکی کووردا توانیان ناوچەکانی کە کەوتووە دەستیشان ڕزگاری بکەن.
ئەم خاڵانە یەکێ لە هۆکارەکان بوون کە هێزی پێشمەرگی کوردستان هەموو ئەو ناوچانەی کەوتبووە ژێردەستی وە بە خوێن و بە قوربانیدانی هێزی پێشمەرگی کوردستان و ڕۆڵەکانی ئێمە پارێزگا و ڕزگار کرا ئەم ناوچانە لەژێر دەستمانە بێ. هەر لەو کاتەیە بوو کە دەوڵەتی عێراقی ململانەیەکی سیاسی لەگەڵ ئەو کێشە و شەڕە سەربازیانەشا دروست کرد و حەشری شەعبیشی دروست کرد جارێکی تر کە ئەمانە لە دژاتی وەڵامی خۆت بیر نەچێت لێرە بورە ڕاتەگرم ینی کە ڕیفراندۆم کرا ئامانجی چی بوو ینی ئامانجیەوە بوو کە سمێک بۆ ئەم کارانی حکوومەتی عێراقی دابن لە دیا خۆت نەخێر ئامانجەکە دروستبوونی دەوڵەت بوو چونکە بە ئێستای شەوەیانی هاوڵاتی چاوەڕێ ئەوە دەکاتکە ئەم ڕیفراندۆمە ڕۆژێکە ڕۆژان ئامانجی دروستبوونی دەوڵەتی دەبکەوێتەوە. بەڵێ ئەو مافێکی سروشتی ئەمەیە وەکو میلەتی کورد هەوکو هەموو میلەتانی تری دنیا چۆن عەرەب 22 دەوڵەتی هەیە ئێمەش مافی خۆمانە خاوەنی دەوڵەتێک بین. باشە لێرە کە ئێمە ئەم خاڵانە هاتە پێشەوە لە هەمان کاتە دەوڵەتی عێراقی میزانێ و موچەی خەڵکی کوردستانی بڕی جارێکی تر ئەمەش کاریگەریشی دروست کردووە بوو بە هۆکارێک توریشە لە فاکتەرەکانی کە سەرکردایەتی سیاسی کورد پێویستە ئەوەی کە لە هەموو تەمەنی خەباتی سیاسی 100 ساڵی ڕابردووە کاری بۆ کرد و خوێنی ببەخشیوە ئێستا بێت بەرنامێکی بۆ دانێ و ئەو هەنگاوە دژمنکارانەی دەوڵەتی عێراقی ڕابگرێ. لەگەڵ ئەوەشە پێویستە ئێمە بە ئامانجەکەشمان بگەن چکە ئێمە خەباتمان کردەوە بۆ دروستبوونی ئەو ئامانجەکە دەوڵەت دروستکەین و لەگەڵ دەوڵەتی عێراقیشە لە دوای پرۆسی ئازادی کە مشارەکەمان کرد و ویستمان لە پرۆسێکی دیموکراسیە جارێکی تر ئەو ناوچانە بگەڕێنینەوە بۆەوەی کە ئێمە لە ئایندەیە دیسانەوە جارێکی تر هەر بە مافی ڕەوای خۆمان بگەین کە سەربەخۆی کوردستانە. لەوای ببوورە کاکشەیانی لە دوای تێپەڕبوونی ئەم مێژووە کە 2 ساڵ دەکات بەسەر ڕیفراندۆمی سەربەخۆیی ینی چەندی ئەم ئامانجانە بەدی هاتوونی یاخود دەکرێت ئەم ئامانجانە کەی بەدی بێن. بەڵێ دیارە ئێمە هەرو کاتە سەرکردایەتی سیاسی کورد بە گشتی و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەیان نامەی دەکردوە هەم جەنابی سەرۆک بارزانیش لە وتارەکانیان باسی لەوە کرد ئێمە کە ڕیفراندۆم ئەەکەین بۆمان نیە ڕاستەوخۆ سەربەخۆی ڕابگەین ئێمە ڕای خەڵکی خۆمان وەرەگرین ئایا ئەو پرۆسەی کە ئەنجامی ئێن ئایا دەوڵەتی ئەوێ سەربەخۆیی ئەوێ و لە ناوچە دابڕێنراوەکان گەڕانەوەیان ئەوێ بۆ سەر دەوڵەتی کوردستانیان دەوڵەتیان ئەوێ یان ئەیانوێ لەگەڵ عێراقا بمێنەوە ئەمە یەک دووەم لە دوای ئەوەوە بە هەنگاو بە پرۆسی ئاشتی ئێمە بە گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی عێراقیە بگەینە ئەنجامێک کە گونجاو بێ بۆ هەردوو لامان ئەمە ڕاگەاندنی دەوڵەت نەبوو ڕاستەوە بۆیە ئێمە هەنگاوەکان بۆ ئاراستەی ڕۆی کە ئەو کارە بکەین و لەوێوە ئێمە دەربچین بۆی کە ئێمە وەکو مافێکی سروشتی خۆمان ببینە خاوەنی دەوڵەتی خۆمان ڕوونەکە ینی ئاماژێکی باشتدا بە بابەتەکە بەسمانی بزانم کە ڕیفراندۆم کراوە ینی تاکوکەی ئەم مۆسیقەیە وەکو بەڵگانەمەیەکی مێژوی بەدەست ئێمە دەمێنێتەوە ینی بۆ نمونە مدەیەکی زەمانی دیاریکراوە هەیە بۆ ئەوی کە لە دوای تێپەڕبوونی ئەم زەمانە دووبارە ئێمە دەبێت هەم ڕاپرسی بکەینەوە بۆ دروستبوونی دەوڵەت یاخود نەخێر ئەمە بۆ چەند ساڵێکی دیکەشە دەتوانانی کاری پێ بکرێت. نەخێر دەنگی خەڵک تەنها دەنگی خۆی ئەتوانێت ئەو دەنگی پێشووی پێ ڕافسکاتەوە واتە ئێمە پرۆسی ڕیفراندۆمان ئەنجام داوە کراوەتە وەسیقەیەک چۆنەڵە تاپۆیەک بۆ هەموو دەنگدەرەوە بە هەموو خەڵکی کوردستان کە ئەمە لە دەستایەتی بۆی کە لە داهاتووە کاری لەسەر بکە و ئەنجامی دروستبوونی بڵێن دەوڵەتی پێ بکە. تەنها لە یەک حاڵەتە ئەوە ڕەفس ئەکرێتەوە یان ئیلغاکرێتەوەوانە پێی کە خەڵکی کوردستان جارێکی تر داوای ڕاپرسی بکەن و جارێککە داوای ڕفراندۆمێکی تر بکەن بۆ ڕاگرتن یا هەڵوەشانەوەی ئەو دەنگی پێشوو ئەو کاتە هەڵ ئەوەشێتەوە. بەڵام تا ئێستا خەڵکی کوردستان بەوانەوە کە دەنگیشان بە نەخێردا ئێستا ئەتوانین بڵێن زۆرینیان دەنگیان نەخێرنیە بەڵەیەکی زۆر بەرز ئەبێت ئەگەر ئەو واقعی ئێستایان بزانیە بە تەواوەتی یان سەریان لێ نەشوێنرا. بەداخەوە دیارە ئێمە ڕیفراندۆم وتمان لە دوای ئەو هەموو زەخت و زۆر و ئەو هەموو کاریگەری کە لەسەرمان دروست کرا ئێمە ڕیفراندۆممان ئەنجامدا خۆشبەختانە ئەنجامێکی زۆر باش و ڕێژەیە کە نزیک بوو لە سەدانەوە تووسەی دەنگدەرانی کوردستان دەنگیان بە بەڵێدا ئەوە بوو بە وەسیقەیە کە هەموو دنیا زانیتی خەڵکی کوردستان داوای دەوڵەتەکە پێویستی بە دروستبوونی دەوڵەتە بەڵام بارودۆخی سیاسی هەلومەرجەکە لەبار نییە کە ئەو خیانەتەش بەداخەوە بەدوایە هات بوو بە هۆکاری ڕاگررتنی قۆناغ یەکەمی ئەنجامی ڕاپرسیەکانی بە منبەستی ئەوە کراوە کە ئەمە سنوردانانێک بێ بۆ دەسەڵاتدارانی عێراق و ئەو شێوە مامەڵەی کە لە ڕابردووە هەبوو دووبارەی نەکەنەوە بۆ نمونە عنی فعلەن ئەنجامەکانی ڕیفراندۆم
توانی ئەم سنووردانانە بۆ دەسەڵاتدارانی عێراق دیاری بکات بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باشتر بە ڕوئیەکی باشتر لەگەڵ حکوومەتی هەرێم و دامەزراوەکەن ئێمە مامەڵە بکەن. دیارە ئەنجامدانی پرۆسەکە ئەوانی بێزار کرد. باشە کاردانەوەی ئەوان ئەوە بوو کە بە پیلانێکی هاوبەشی نەودەوڵەتی و عێراق و خیانەتکارەکانی 16 ئۆکتۆبەر کە لە ناوخۆی کوردستانەوە دروست بوون ئەوان هێرشی سەربازیان کرد. خۆگەر و هێرشە هەر لە سنووری کەرکووک و ئەو ناوچانی کە دەستی بەسەرای گیرا و تەسیم کران پارێزگاری لێ بکرایە ئێمە قۆناغێکی زۆر سەرکەوتوتر و لە پێشترمان هەبوو ئێستا زۆر نزیکتر بووین لە دەوڵەت. بەڵام بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگی کوردستان لە پردێ و لە سحێلا و لە مەحمودیە ئەوەی بە عێراقوت کە ئێمە ڕفراندۆممان بۆ ئەوە کردووە کە مافەکانی خۆمان پارێزین بۆیە ڕێگەتان پێناین و سوورین لەسەر ئەوەی کە ڕفراندۆم وەکو خۆی ئەمێنێتەوە و هەنگا و ڕای خەڵکی کوردستانە و پارێزگاریشی لەکەین. ئەوان لە سەرەتایە ئەیانویست ئێمە قوت بدەن ئەیانویست دەستمان بەسەرا بگرن ئەوەی کە بەعز نەیکرد بوو ئەمان ئەیانویست بیکەن بەڵام کاتێ بەرەنگاربوونەوەیان بینین بەڵێ بە تەئکید شکانەوەیکی زۆر باش بوو ئێستا هەڵوێستیان گۆڕاوە و چۆنەڵە گۆڕانکاریکیش لە هەڵوێستی سیاسیانە لە هەڵبژاردنا دروست بوو ئەوانەی کە زۆر تونڕە بوون بەشێکی زۆریان پەراوێز خران هەتا لە گۆڕانکاری بڵین کە ئێستا سەرۆکی کابینەی نوێ دکتۆر عادل عەبدولمەهدی کە هاتووە دەسەڵاتی کردووەتە دەست بەش جۆرێک لە جۆرەکان کە ڕەنگە بە ئاشکرا ئەمە ناوترێ بەڵام کاریگەری ڕفراندۆمی لەسەرەکە تا ڕادێک نەرمی ئەنوێنێ بە بەرامبەر ئەم تێگەشتنە بۆ دنیای دەرەوە وڵاتانی ئیقلیمی و تەنانەت ئەوروپا و ئەمریکاش ڕاستە ئەکرێت تا ڕادێک ئەوان هەرچەند ئەوان خۆیان توێژینەوەیان زۆرە باشە ئەکرێ ئەوانش ئەگەر تێژ نەگەیشتمن تێبگەێنرێن ئێمەش سەرکردایەتی سیاسیمان هەیە ئەمە سەرۆکی هەرێممان هەیە سەرۆکی حکوومەتمان هەیە پەیوەندەکانی دەرەوەمان هەیە لەگەڵ ئەوەشدا جەنابی سەرۆک بارزانی هەمیشە وەفدەکانی وڵاتانی دەرەکی لەلایەتی هەمیشە وەکو مەرجعی کوردستان جەنابیان دایمەن پێشوازی لە وەفدەکانەکە کە هەمویان سەرەتا ئاچنە خزمەت جەنابی سەرۆک ئەو کاتەیەنەوە وەکو ئەوەی کە سەرۆکی پێشوی هەرێمی کوردستان بووە ڕاو بۆچوونەکانی وەرەگرن و ئەگەر ئاگادارن بە تەئکید سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم ماوەی ڕابردووە لە خزمەت جەنابی سەرۆکا بوون یەکێک لە داواکاریەکان و پێشنیارەکانی جەنابی سەرۆکەوە بوو کە لەم قۆناغەیە لە نزیکە ڕێی هەموو لایەنە سیاسیەکان وەرگرن و دەستوری هەرێمی کوردستان بنووسنەوە و جارێکی ترکە گونجاو بێ لەگەڵ هەموو ڕاوبۆچوونەکانە و دەستوری هەرێمی کوردستان دەستورە خزمەتێک بە بابەتی ئەنجامەکانی ڕفراندۆم دەکات یان هیچ خزمەتێک دەکات لە ڕۆوە بە تەئکید بەر لە هەموو شتێک کۆتوبەندێک بۆ هەموو لایەک دروستەکە کە نەتوان خیانەت بکەن جارێکی تر دوای ئەوەش دەستور چەترێکە لەسەر تەواوی کایەکانی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان کە دروست بوو ئەو بەپێی دەستوری خۆی کە گونجاوە لەگەڵ دەستوری عێراقیە تەعاملەکە ئەو کاتە عێراقیش ئەبێ بەپێی ناوەڕۆکی ئەو دەستورە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بکات ئەم دەستورە بۆ نمونە مادەکانی لەگەڵ دەستوری عێراق کە ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراق تا ئێستاش ینی هیچ بەرێکەوتنێک دروست ناکە لەو دەقە دەستورانەی کە لە نێوان هەردوولادا هەیە بۆ نمونە لە مادەیەکدا باسی سەروەری خاکی هەرێمی کوردستان دەکات ینی ئەگەر ئەو مادەیە لێرە بە جۆرێکی دیکە دابڕێژرێتەوە ئەمە بۆ خۆی نابێتە جۆرێک لە بەریەکەوتن خۆی هەرێمی کوردستان هەرێمیشی یاسایی ئەوکراوە لە چوارچەوەی دەستوری عێراقیە تەسمیت کراوە ینی هیچ ئەوە دژایەتێک هەڵناگرێ لەگەڵ ئەوە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیش کە نووسراوە چۆنەڵە بە شێوازێک نووسراوە کە گونجاوە لەگەڵ ناوڕێکی دەستوری عێراقیە ینی بەر یەکەوتنێک دروست ناکە کە ناتێگەشتن بووە هەر شتێکیش هەر خاڵێکیش کە هەبێت چونکە دەستور مەفهومێکی هەیە مەجای تەفسیر هەیە مەجای تێگەیشتن هەیە مەجای هەموارکردنەوەی چونکە ئێمە دەستوری هەرێمی کوردستان دەستورێکی نەرمە بێت دەستورێکی جامد نابێت بە تەئکید مەجای ئەوەی تایە کە لە دوایترە پەرلەمانی کوردستان هەمواری بکاتەوانێت لەسەر هەر بڕگە و بابەتێکە کێشەیەک دروستکە هەمواری کاتوانێ و بگونجێ لەگەڵ سیاسەتی واقعی ناوچە هەر لە چوارچەوەی بابەتی ڕفراندۆم کە تەوەری سەرەکی بەرنامەکە سەرڕای هەموو ئەمانە دەرەنجام و لێکەوتەکانی ڕفراندۆم بە ئاراستێکی ترا ینی لە بابەتی ناوخۆ هیچ ڕۆڵێکی هەبوو بۆ بتەوکردنی دامەزراوە سیاسی و سەربازەکانی ئێمە ئەگەر فراغێک هەبوو بێ لەماوەی ڕابردوودا بە تەئکید ڕفراندۆم کاریگەریی زۆر باشی دروست کرد لە دوای ئەوەش بەڕاستی کە ئەو خیانەتی 16 ئۆکتۆبەر کرا
هەتا ئەو هێزەی کە هۆکاری سەرەکی خیانەتەکە بوو ناوچەکانیان پێچۆڵ کرا ئەوان کاریگەریی زۆر خراپیان لەسەر دروست بوو لە سەرەتاوە زۆر دژ بوون بەوە ئێستا ئەوانش بە هەمان شێوە سوورن لەسەرەوەی کە ئەبێ ئەو ناوچانە بگەڕێنرێتەوە جارێکی تر لە ڕووی سەربازیشەوە مەبەستم ئەوەیە و هێزەکان لە ڕووی سیاسیشەوە جارێکی تر ئەوان بەخواچوونەوەیان دروست کردەوە و ئیدانەی ئەو کارەشیان کرد کە بەشێک لە ناوخۆی ئەو هێزە خۆیان بەداخەوە ئەو بوونە هۆکاری لە دەزانی ئەو ناوچانە باشە هەر بۆچوونێکی دیکە لە پاڵام بۆچوونەدا کە ئێستا زۆر باز دەکرێت ئێستا ینی ئەگەر سەری دیمەنی سیاسی بکەین پەیوەندەکانی حکوومەتی هەرێم و عێراق لە ئاستێکی باشدایە گەڕانەوە بۆ حکوومەت و مارەسەکردنی دەسەڵاتی سیاسی لە نێو حکوومەتی عێراقدا پشتکردن لە ئەنجامەکانی ڕفراندۆم نەخێر بە هیچ جۆرێک کە زۆر جار لە گفتوگۆکانش هەتا ئیکیت لەوە کراوەتەوە ڕفراندۆم پرۆسەیەشی یاسایی و سیاسیە مافی هەر میلەتێکە بۆ ئامانجێک ئەنجامی بات ئێمە ژۆ میلەتی کوردەوە مافێکی قانونی خۆمانە و مافێکی سیاسی خۆمانە و مارەسەمان کردووە مافی هەر تاچێکە ئەوەی کە نەشتۆ بۆ دەنگدان ممارەسی مافی خۆیەتی کردوێتی ئیمتیناعی کردەوە نەچووە ئەوەی کە چووە و بە نەخێر دەنگیا و ممارەسی مافەکەی خۆی کردووە ئەوەش کە بە وەڵانی دەنگیاوە بە هەمان شێوە کەوابێ ئەمە مافێکی سروشتی ئێمەیە وەکو میلەتی کورد ممارەسەمان کردووە ئەم ڕویا و متەڵەقە لە کێوە دێت ینی بۆ منە هەندێک لایەن هەندێک شەخص هەندێک ڕۆژنامەنووس چوزانم چاودێری سیاسی پیان وایە بۆ خۆی ئێستا ئەو پەیوەندێکە لە نێوان بەغدا و هەرێمدا هەیە لە بابەتی بەشداریکردن لە حکوم ئەمە بۆ خۆی بە جۆرەکان پشتکردن لە ئەنجامەکانی ڕفراندۆم نەکەوە سەرچاوە دەگرێت ئەوە لە ڕاوبۆچوونی خۆیانەوە یا لەو وەرەقەیەوە سیاسیەوە بەداخەوە کە بۆیان فڕێدرێ ئەوان کاری لەسەر بە دیوێکی تردا دەتوانین بڵێ ئەمە تێنەگەیشتنە لە ئەنجامەکانی ڕفراندۆم بە دڵنیاییەوە هەردوو هۆکارەکەی هەیە هەم بەشێک لەوە تێنەگەیشتون لە ینی لە پرۆسی ڕفراندۆم خۆی چییە و بۆچی بەکارێت و بەشێکیش لەوە بەداخەوە ئەتوانین بڵێن ژێر کاریگەری خەڵکیشی تران و دژایەتەکانەکەن باشکرا باشە هەر لە بابەتی پەیوەندەکانی بەغدا و هەولێر دەوەستم ینی لە ئێستادا وەکو چاودێرێکی سیاسی دەمە ینی بۆچونیشی بزانم لەسەر ئەو پەیوەندیانە کە ئێستا هەیە ئەم پەیوەندیانە تا چەند خزمەت بە قەزەی ئەمە دەکات ینی چاوەڕێی ئەوە بکەین کە فعلن ئەو دۆخەی کە لە 4 ساڵی ئەم کابینێدا دێتە ئاراوە دۆخێکی باش بێت بۆ هاوڵاتیانی هەرێم ئومێدی زۆرمان هەیە لە ناوخۆی کوردستانەوە زۆر باشە ینی کۆمەڵە هەنگاوی سەرەتایی کە نراوە لە سەرەتایی دەست بەکاربوونی کابینەی نوێەوە کۆمەڵە کاری زۆر باشن گەڕانەوەی متمانەیە بەڕاستی بۆ خەڵک لە هەمان کاتدا زۆر بە جددی کار لەسەر ئەوە ئاکرێ کابینەی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقا ئەو ئیتیفاقە بکەن جارێکی تر مادەی 140 بخەنەوە کار بۆەوەی کە ئەو ناوچانەی کە لەژێر دەسەیە وەز ئاسایی بکرێتەوە جارێکی تر دەست بکرێتەوە بە جێبەجێکردنی مادەی 140 بۆی کە قۆناغی ڕاپرسی لەو ناوچانەیە بکەوێتە جێبەجێکردنەوە بۆی کە ئەو هەنگاوی کە ئێمە چەند ساڵە هەوڵی بۆی و جێبەجێ نەکرا ڕفراندۆم هەنگاوێکیانی لەسەر کردو ئەوان دیسانەوە جارێکتر لە ڕاپرسیە جەماوەریەکە خۆیان ئەوە بسەپێنەوە بسەلمێنەوە کە گەڕانەوەیانێ بۆ سەر ئەم هەنگاوە تەنها دەبێت حکوومەتی عێراق یا قوت حکوومەتی هەرێم بیدات و لەم بابەتەدا پێویستیمە بەلای سێم نییە کە نێتۆیە گرتوەکانە بە ئاشکرا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان داوای لە نەتۆیە گرتوەکان کرد کە بن بە چاودێر لە ئاسایکردنەوە بارودۆخە ئیجابەی ئەوان چۆنە بۆ ئەم بابەتە ینی بۆ نمونە ڕوئیا و ئیجتیهاد و دەربڕینەکانی ئەوان ینی بە شێوەیەکە خزمەت بە قەزیە بکە دەربارەی سوودی ئێمە نەتەوەیە گرتوەکان دیارە ئەوان چاودێرن لەسەر هەموو بارودۆخەکان و هەر کاتێک کە داوایشیان ڕوبەڕوو بکرێتەوە ئەوان لیژنەی خۆیانیان هەیە کە ئاراستەیەکەن لیژنەیەکی تایبەتیش بۆ ئەو بابەتە هاتە کوردستان و عێراقیش و چاودێری کۆبوونەوەکان و نزیکبوونەوەی هەردوو لاشەکان لە سەر مەسەلەی ناوچە کێشە لەسەرەکان ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان سەردانی مەیدانیان بۆ کەرکووک کرد هەتا ئەوان ڕێیان لەسەر ئەوە بوو کە ئەبێت هەموو لایەنەکان وەکو هێزی چەکداری بچنە دەرەوە هێزێکی هاوبەش لە کورد و لە عەرەب و لە نەتەوەکانی تر و بە حزوری نەتەوەیە گرتوەکان کاری تیابکە بۆی کە بارودۆخەکەتەوە ئاسایی بکرێت باشە کاش ینی ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدانی ڕوونە کێشەکان چیە گرفتەکان بۆ نمونە ینی تا ئێستا کە بابەتی سەرەکی گەڕانەوەی هێزی پێشمەرگەیە بۆچی تا ئێستان بابەتە کە لەوانەیە ئەولەوێت بێت بۆ گەڕانەوە بۆ ئەو ناوچانە بۆی کە لە ئێستا لە دۆخێکی نالەباری ئەمنیدایە بۆچی ئەم هەنگاوە نانرێت ینی بەڵێ لەبەر یعنی هۆکارەکان عێراق خۆی بەداخەوە
تا ئێستا هێزی سەربازی هێزێکی موحەد نییە کە کاریگەری مەرجەعەکان و لایەنە سیاسیەکانی لەسەر نەبێ. هەتا ئێستا گروپ دروست ئەبێت و کاتێک کە زانی خۆی ڕاگەێنە گروپێکی چەکداریە. باشە ئەوانە کاریگەریان هەیە لەسەر ڕێگەگرتن لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامی کە لە بین وەزارەتی پێشمەرگەی و وەزارەتی بەرگری عێراقا دروست بووە. لە ڕووی سیاسیەوە چۆنەڵە پشتیوانیەکە و ئۆکەی هەیە بۆی کە کاری لەسەر بکە، بەڵام لە ڕۆ مەیدانێکەوە بۆ جێبەجێکردن ڕێگری هەیە. باشە ئەم دۆخەوە دەتوانین چاوەڕێی نەتیجەیەکی باش بکەین لەو ناوچانە بەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا فعلەن هێزی پێشمەرگە دەگەڕێتەوە کەم دۆخەی بە ڕێزەکانی ئاماژە پێ دەکەیت؟ تا ئێستا چۆنەڵێ یعنی بەداخەوە تا ئێستا نەگەشتونتە ئەو قۆناغی کە بڵێن لەمە تاو جێبەجێ ئەکرێ و هەنگاوەکان کەوتوتە بواری جێبەجێکردنەوە بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگی کوردستان. تا ئێستا وەکو باسم کرد لە ژێر کاریگەری ئەو گروپە چەکدارایانە بۆ نمونە حەشدی شەعبی، یعنی هێزێکە لەو هێزانەی کە ڕێگرە لە گەڕانەوەی ئەو هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێت خۆی هێزی سەربازی عێراقی خۆی ڕێک بخرێتەوە بۆی لە ژێر فەرمانی سەرۆک وەزیرانە بێت کە خۆی سەرۆکی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا. حکوومەتی عێراق ئەو کەساتێک کە ئێستا بۆ نمونۆک و ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی کاروبارەکانی حکوومەت دەکات بڕیارەکانی قوتی ئەوەی هەیە ئەم بابەتە بخاتە بواری جێبەجێکردنەوە بەوەی کە ئێستا ینی پرۆژێکی تەنانە بۆ دروستنەوەی عادل عەبدولمەهدی کە مدەیەکی زەمانی کەمە دەست بەکار بووە. لەم دۆخە ئاڵۆزەدا ینی ئەمە دەکرێت ئەمە شتێکی ناممکنی ڕووبات هاتنی لایانی سێم کە نەتەوە گرتوەکان ئەوە هۆکارەکەیتی هۆکاری سەرەکیەتی لەبەر ئەوەی لە گفتوگەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیا نەتوانرا بە تەواوەتی ئەو کارە جێبەجێ بکرێەوە و ڕێکەوتنە جێبەجێ بکرێ. بۆ نمونە پارێزگاری کەرکووک تا ئێستا ئەتوانی بڵێن تاگلایەنە هێزی عەرەبی ئەسەپێنە بەسەر هێزە کوردیەکانە و تا ڕادەیەک بەسەر تورکمانەکانی شاکە لەو ناوچانن. بۆیە ئەم عەقڵێتە پێویستی بەوەیە کە هێزێکی تر کاریگەری هەبێت لەسەری وەبی وەستێنێ و ئیجباریان کە بە گفتوگۆکان و بە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان. گرفتەکە تەنها حکوومەتی بەغدا یاخود بە دیوێکدا بابەتی یەکلایەنی ناوخۆیی ئەوەی کە پێی دەوترێت یەکدەنگی ئەمە دەبینرێت بۆ چارەسەرکردنی پێشانەوە ئەگەر ئەم بابەتە حکوومەتی هەرێم با بە قووەتێک و بە یەکدەنگیەکی و یەکەڵۆستیەکەوە لە ئاستی فراکسیۆنەکان چوزانم ئاستی سیاسی بچێتە پێشەوە هیچ دەورێکی دەبێت بۆ چارەسەرکردنی و قەزەیە لەسەر پرۆسە سیاسەکە پێما ئێستا کۆدەنگێکی زۆر باش هەیە و هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان کۆدەنگن لەسەرەوەی بارودۆخ ئاسایی بکرێتەوە هەڵ بدرێ بۆ گەڕانەوە ئەو ناوچانە و لە پشگیریکردنی حکوومەتیش تەنانەت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بۆ سەرخستنی بەرنامە و کاری حکوومەت ئەو خاڵە گرنگانەی کە لە بەرنامەی کاری حکوومەتە ڕاگەیەندرا ئەوانیش پشگیری ئەەکەن کە هەموو بەرنامەی کارەکە بەرنمەیەکە لە خزمەتی خەڵکی کوردستانە لە مەیدانی جێبەجێکردنە چۆنەڵێ خێراییان هێواشی دەرەکەوێ ئەوەش پێم وایە هەنگاوە سەرەتاییەکانی جێبەجێکردنی کاری حکوومەت کاریگەری لەسەر لایەنە سیاسەکان هەیە کە هەمویان بێکۆ کۆدەنگ بن لەسەر پرسە نیشتیمانی و سیاسە گرنگەکان کە چۆنەڵێ پێویستە هەموو لایەنە سیاسەکان تیا هاودەنگ بن. ئەو بەرەو پێشچوونەی کە یا ئەو یەکدەنگیشکە لە فراکسیۆنەکانی کوردی لە پەرلەمانی عێراق ئەبێندرێ ئەوەش دیسان و جاریش کەجی دڵخۆشیە و کاری لەسەرکرێ ومێدێکی باش ئەبەخشێ. ئێستا لەلایەن حکوومەتی عێراق لەلای حکوومەتی عێراق بەڕاستی چۆنەڵێ کۆدەنگی کورد ئەبینرێ و کاریگەری خۆشی هەیە بەڵام ئەمەش دیسان و جارێکی تر ئەبێ بڵێن ئومێدی ئەوەکەین کە هیچ لایەنێکی سیاسی نەکەوێتە ژێر کاریگەری سیاسەکانی هێز ئەقلیمیەکانەوە جارێکی تر ئەو گرفتی کە لە 16 ئۆکتۆبەرا دروست بوو جارێکی تر دروست نەبێتوانێت و پەرتەوازەیمان بۆ دروست نەکە. بۆ چاوەڕوانی ئەمە ترسێ بکەین یعنی ئەزمموی ڕابردوو ئەوەی کە ڕوویدا ئەوەی کە بەسەرمانە هاتکە لە 151 خاکی هەرێممانە دەستدا بای ئەوە نەبوو کە بۆ نمونە ئیتر ئەم بابەتە دووبارە نەبێتەوە بەداخەوە تا ئێستاش هەنگاوی هەندێک کەسایەتی دیاری ناو ئەحزابی سیاسی هەیە کە لەو ماوەی پێشوە من ئومێدیەوەکەم کە وانەبێ ئەچنە بەغدا داوای هەندێک پشگیری و پشتیوانیەکەن بۆ ناوچەیەک و دژایەتی ناوچەیەشی تر بەڵام بارودۆخە سیاسی ناوچەکەش تا ڕادێک لەبەر ئەوەی ئێستا بۆ نمونە دەوڵەتێکی دراوسێ وەکو ئێران کە لەژێر کاریگەری ئەو هەموو حەساری اقتصادی و
سەربازیە کە لەلایەن ئەمریکا هاوپەیمانەکانە لە سەرەتی ئەو بە جۆرە لە جۆرەکانی تر ئێوە لە شوێنێکی ترەوە تەعویزێک بۆ خۆی بکاتوانێ ئەوە ئەگەر لە عێراقی چاوەڕوانکە ڕەنگە زەختێک لەسەر هەرێمی کوردستان دروست کە بۆ ئەوی کە ئەم ناوچانە بکەوتۆژە دەسەڵاتی مرکزی عێراقی چونکە عێراق بەداخەوە تا ئێستاش وەکو هەیمەنە لەژێر هەیمەنی ئەوانە کەواتە دەبێت ڕێگری لە هەوڵێکی لەم شێوەیە بدات ئەگەر هەبێت وەکو بەڕێز ئاماژەی پێ دەکەیت ئەمە تەنها بە حکوومەت یاریێم و تیمەکەی دەکرێت یاخۆت لەسەر ئاستی کۆی هێزە سیاسەکان دەبێت ئەمە بکرێت هێزە سیاسەکان ئەو کاریگەریە دروستەکەن چکە حکوومەتی هەرێمی کوردستان لە هێزە سیاسەکان پێکهاتووە و هەموو هێزە سیاسەکانیش ناو حکوومەتان نین هەندێکیان ناو پەرلەمانە هەن لە حکوومەتانین هەندێک هێزمان هەیە لە ناو پەرلەمانیشانە بۆیە پێویستی بە پشتیوانی و پشتگیری تاک بە تاکی خەڵکی کوردستان هەیە بۆی کە ئەم ئاراستەیە بەرەو سەرکەوتن و سەرخستن ببات بەیەک دێر لە کۆتایی بەرنامەکە پێم بڵێیت چی چاوەڕانیەکت لە ئەدای ئەم حکوومەتی هەرێمە هەیە بۆ 4 ساڵی داهاتوو گرنگترین ئەو بۆرانی کە ئەم دەوێت خزمەتی تێدا بکات چییە دەتوانێت بۆرانێکی نەوعی دروست بکات ئومێدی زۆرمان پێ هەیە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو لە قەیرانێکی دارایی زۆر خراپا بووین و لە شەڕی داعش و لەژێر کاریگەری هێزێکی زۆری کۆچبەران نابووین کە هاتوون تا هەرێمی کوردستان و تا ئێستاش زۆریان لێرە ماونەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کابینەی نوێ بەرنامەی کاری زۆر باش و زۆر بەهێزی هەیە گرنگترین کاریان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بنبڕکردنێتی و خستنەکاری ئەو هێزی کارەیە کە هەیەی بەداخەوە بەشێکی کە ناوی بەسەرا دابڕا لە کوردستانە بە بندیوار هەموو ئەو هێزانە خاتەوە کار بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و بارودۆخی چۆنەڵە خزمەتکردن لەلایەن فەرمانبەرانەوە لە دەوامە کردوێتە زەبتێکی زۆر باش و هەمووشی ئەوێ بە یەک چاو خزمەتی هەموو خەڵکی کوردستان بکە بۆیە هەموو خەڵکی کوردستان ئەو چاوەڕوانی لێکرێ و ئێمەش ئومێدێکی زۆرمان هەیە بەوە کە گۆڕانکاری نەوعی زۆر باش ئەکرێ و لە ڕووی دارایی و لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە کوردستان قۆناغێکی زۆر باش بەرەو پێشەوە بە زۆر سپاس بۆ محەممەد شێخ سدیق چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس دووبارە بەخێر بێت زۆر خۆش سپاس بینەرالی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە شاد و بەختەوە بێت